چێشتی مجێور ژیاننامەی خۆنووسی هەژار زنجیرەی پێنجەم شەو لە ماڵی مامۆستا کەنانمان خوارد باس هاتە سەر لە غەز و موعەمما لێرەدا باو باوی من بوو لە موعەمما هەلکردندا لە هەواڵانم چێتر بوو بەیانی مامۆستا فەرمووی تۆ شەر بمێنەوە تۆ بە تەرح و دیدار زۆر هێژ و نازیرە کاتێ بەرچاوم بەڵام وا دیارە وەک دیار دەکەی وانیت لای ئەو دەستم کرد بە شەرحی سیوتی لەسەر ئەلفیەی ئیبن مالک کە ڕێزمانی عارەبیە دەرسی ئەدەبیاتی فارسی و حیساب و ئینشایشی فێر دەکردم ئەوەندەش نێوانمان خۆش بوو کە هەر نەبێتەوە بەڕاستی قەت تووشی مدەڕیسی ئەوەندە ڕوحسووک و بێداعیە نەبوو فەقێ لە هەموو جێیان حەزیان لە چارەی مامۆستا گەورە نەدەهات حەزیان دەکرد جگە لە وەختی دەرس چاویان پێی نەکەوێ و بە ئازاتی گەپ و گاڵتەی خۆیان بکەین بەڵام ئەو مامۆستایە هەواڵی گاڵتە و گەپیشمان بوو خۆی لە ئێمە بە زیاتر نەدەزانی تەنانەت لە شەڕەشەق و زرمەزلیتانەی دەرەوەی حوجرەشدا بەشداری دەکردی خوامان بوو شەوانی سێشەممە و جومعە لە ناوماندا بێ و لە گەپ و گاڵتەدا یاریمان بکە تەمبەڵی لە خوێندندا کراسێک بوو بە بەژنم بڕابوو سەر لە هەوڵەوە بە منداڵی چۆم بووم بە مولام نەدابوو بەڵام بیرم زۆر تیژ بوو هەرچیم بیستایە دەست بەجێ لە بەرم دەکرد 100 بەیتم لە ئەلفیە خوێند بوو قەت سرم نەدابەوە ڕۆژێک مامۆستا گوتی بۆم بخوێنەوە بزانم لەبەرتن گوتم ێوارە بۆت دەخوێنمەوە پاش نیوەڕۆ چوومە سەر بەندی وشتەپە و لەبەرم کردن و ئێوارە بۆم خوێندەوە گوتی دەزانم هەرەمڕۆ لەبەرت کردوون بەڕاستی لە تۆ تەمبەڵتر و بەزەینترم نەدیوە مامۆستا لە نوێژ و تەڵقینی مردوو زۆر بێزار بوو منی دەنارد کە ئەو کارە لە جیاتیان بکەم منیش لەو بێزارتر بوو ڕۆژێک مردوویەک مرد بوو ڕام کرد لەو بەریبەندی وشتەپا لە ناو داراندا ملم لە دەورکردنەوەنا دیتم مامۆستا چاو دەگێڕێ دیتمیەوە گوتی ڕوو ڕاش دەزانم لە نوێژ و تەڵقین خۆت دزیوەتەوە بڕۆ ئەو مردووە سەگ بابەم لە کۆڵکەوە ناچار چوومە قەبرستان کابرایەکی لوتزەلامی خوێنتاڵ لەوێ قاقەزێکی بەدەستەوە قوربان ئەمە چییە؟ کوڕم ئەمە تەڵقینە مەلا دیار نەبوو منیش مەلام نوێژ لە مردوو دەکەم و تەڵقین دەخوێنم تەڵقینەکە نووسرا بوو یا عەبدەڵڵا گوتم ئەوە چییە کە دالەکەی هەم سەری هەیە هەم ژێر ئەوە تۆ نایزانی ئەگەر مردوو پیاو بێ دەڵێم یا عەبدەڵڵا ئەگەر ژن بێ دەڵێم یا عەبدیڵڵا هاتمەوە گوتم مامۆستا مزگێنیم دەیە مەلایەک لە دێدا هەیە بە قولە قاپەشی ڕاناگەی نەجاتمان بوو بۆم گێڕاوە زۆر کەیفی پێهات زستانی وشتەپا زۆر سارد بوو ئێمەش داری سووتانمان بۆ کوورە نەبوو هاوارمان بۆ مامۆستا برد گوتی دار بە من پەیدا نابێ خۆتان عیلازی خۆتان بکەن گوتمان مەگەر بدزین گوتی بدزن چی تێدایە فتوامان وەرگرت و ملمان لە داردزیننا دوو سوختەمان هەبوون بە ناوی سەید حەسەن و قادر هەر کێواران دەچوونە نانچنینەوە داری ماڵانیان هەڵدەنا و شەوانە دەچوون یەکیان سەگی بەخۆیەوە خەریک دەکرد و ئەوی تریان داری دەدزی داردزین گەیشتە ڕادەیەک نیر و ئامور و پنە و تیرۆکیش دەدزران و دەسووتێنران ڕۆژانە لە مزگەوت باس هەر باسی داردزین بوو هەموو خەڵکی دێ ئیمانیان وابوو کە جندۆکە و کارە دەکەن دوعام بە مەلا دەنووسی کە گێچەڵی جندۆکان لێ دوورخاتەوە ماڵە عەلیاغای ئیلخانی و هەموو ماڵی ئیلخانی مریدی زۆر دڵگەرمی شێخ حیسامەددینی تەوێڵە بوو یەک لە خەلیفەکانی تەوێڵا بە ناوی خەلیفە محەممەد بۆ بەرەکەت لەو دێیە دەژیا خوا هەڵناگرێ هەموو دنیا بگەڕێ دوانی وا خوێنتاڵ و مڕ و مۆچ و خۆ بە زلزانت دەست ناکەوێ بەڕاستی لە شەیتانمان ناخۆشتر دەویست ئێوارێک کە سەید حەسەن لە نانچنینەوە هاتەوە گوتی کوڕینە کاری تێک بەسەر دیواری ژوورێکی سەردانە پۆشراوی خەلیفە ڕایەڵ کراوە باشی ئەم زستانەمان دەکا بەڵام هێنانی کاری کەسێک و دوان نییە شەو ماڵ نووسنان هەر شەشمان چوین و کاریتەکەمان بە نەقەنەق کێشایە هەیوانی حوجرە و سەماوەری تەنەکەمان جۆشدا و بە بیور وەرگەڕاینە کاریتە بۆر و تا مەلا بانکدان هەمومان کردە قەڵاشکەری سۆپە و لە حوجرەیەکی چۆڵی تەنیشتمانەوە لەسەر یەکمان کەڵەکە کرد حوجرە لەسەر ڕێگەی مزگەوت بوو تازە دەمانویست بخەوین
خەلیفە لە مزگەوت هاتە دەر و دوو سۆفی دەگەڵ ڕاز ڕوو بە حوجرە هات. یەکێکمان کە مەلا محەممەدی کوڕی مەلا عەلی حەمامیان و برازای مامۆستا بوو گوتی ئێوە خۆتان دەخەوکن، خەلیفە بەکاری تەدزینەکەی زانیوە، لێمان تووڕەیە، تەنیا من بە نەرمی و زمانی خۆش جوابی دەدەمەوە، باڵکو دەست هەڵگرێ و شکاتمان لێ نەکە. خەلیفە بەر لە هەرشت چووە حوجرە چۆڵەکە و دەستی کرد بە تەقوهۆڕی دار بەسەر یەکداداندا. ئەوسا هاتە ژوورەوە و گوتی فەقێ ئێوە خۆتان بە موسڵمان و خزمەتکاری قورئان دەزانن، عیب ناکەن زیدار دەکەن. مەلا محەممەد کە نەسحەتی ئێمەی کرد بوو سەری لە بن لێفە هەڵێنە و بێسیە و دوو گوڕاندی های ڕیشکل کە سەگی سەگ باب وا لیا تووە قسەی سوک بە فەقێ بڵێ هاستم هەزار شەقتی هەڵدەم. خەلیفە دەمی بوو بە تەڵەی تەقی و ماڵ بریا و بە کۆی زوخاڵ بێ. هەر دەرپەڕی و سۆفی بە شوێنیدا پەل بوون و بە بۆڵە بۆڵ بەرەو ماڵی ئاغا ڕۆیشتن. بەختی ئێمە مامۆستا لە حەوشە دەستنوێژ دەشوا و پرتە و بۆڵەی خەلیفە دەبیسێ. ها خەلیفە گیان خێرە؟ بەڵێ فەقێکانت کاری تەیەکیان لێت زیوم کە بە کوڕێکم نەدەدا، سەرباری ژەوی خراپە پیان کردوم، دەستمە لای عەلی ئاغا، ئەگەر حورمەتی شێخی تەوێڵەی لەلا بێ دەبێوانم بۆ تەمبێکە. مامۆستا بە زمانی خۆش خەلیفە خاو دەکاتەوە کە خۆی تۆڵەی بۆ دەستێنێ. مامۆستا بە خەلیفەوە هاتنە سەرمان، دەمی کردەوە و چاوی قوچاند، هەزار جنێویدا ڕوڕەشینە چۆن فەقێت زی دەکا، ئەویش لە پیاوێکی وا منبارەک. سەری خۆمان داخست و ملمان حیس کرد، متەقمان لەبەر نەهاتە دەر. گوێن و هەڕەشەی مامۆستا کە بەم زستانە دەرتان دەکەم گەیشتە ڕادەیەک کە خەلیفە گوتی قوربان من گردنیان ئازاد دەکەم تۆش بیان بەخشە. خەلیفە ڕۆیشت، بەڵام مامۆستا لە زنێودان و لۆمەکردن دەستی هەڵ نەدەگرت. گوتم قوربان خۆت فەرموددار بزن قەیدێ ناکە، لە پڕ لە قاقای پێکەنینی داوگوتی ئەگەر وا بێ زندۆکەکەی داردزیش هەرێوە بوون خوا بتانگرێ، پنە و نیر و ئاموریشتان دزیوە، ئەمما وەڵڵاهی کاری چاکتان هەر ئەوە بوو کە داختان بەدڵی ئەو خەلیفە سەگ بابەوە ناوە، دا سۆپەی لێ نێڵدەن با خۆم گەرم کەمەوە. ئیتر بۆ خەڵکی ئاوایش ساغ بۆوە کە زندۆکەی داردز لە حوجرەی فەقێیانەوە سەری هەڵداوە. شەوێک لە هاویندا دوو میوانی مامۆستا هەبوو، یەکیان مەلا عەلی حەمامیان و مەلایەکی تریش بە ناوی مەلا ئەحمەدی سەممەیی. لەبەر هەیوانی مزگەوت کۆڕمان بەست بوو. مەلا عەلی باسی نوشتە و ویفقی دەکرد کە زۆر بەکارن، مەلا ئەحمەد دەیگوت خرافات و درۆن، مەلا عەلی دەیگوت من ویفقی چوارگۆشەی ناوبەتاڵ دەزانم، دەتوانم هەموو کارێکی پێ بکەم. مەلا ئەحمەد گوتی ئاخر مامۆستا گیان من 2 ساڵ هەر دەرسی ویفقم لە خزمەت خۆت خوێند کە ئەو ویفقەشت فێر کردم. جارێک لە پاش لێکدانەوە و حیساب ناوی مەلایکەتێکی لێ دەرچوو، بیموچە غیغی تا 16 غی و لا ئیلاک. آخر چۆن خوا لە ئێمە نازیرەکترا کە ناومان راوە عەلی، ئەحمەد، باییس، سوارە، سووک و خۆش لەسەر زمان، خدا ناوی نەدیتۆتەوە لە مەلایکەتی خۆی بنێ ئیلا وا درێژ. دامانە پێکەنین و کێشە خلاص بوو. شەوێکی تر لەو شەوانە کار خۆمانە بووین و لە هەیوانی مزگەوت ڕۆنیشت بووین، باسی ویفق و نوشتە دامەزرایەوە. مامۆستا گوتی دەڵێن لە هیندستان دوعایەک دەزانن کابرا هەموو کەس دەبینێ کەزە و نابینێ، دیارە درۆیە. گوتم نەخێر ئەمە ڕاستە و دەیزانم، پێیان سەیر بوو، چۆنە شانماندا. ئیشارەتێکم لە مامۆستا کرد، قادری سوختەی ناردەوە ماڵ کە قەند و چایی بێنێ و بەڵکو ئەو سیحرە ببینن. تا قادر هاتەوە و تێمگەیاندن کە مرازم چییە، مامۆستا هەڵی پێچام کە دای سیحرەکەت بکە، دەمگوت زندۆکەی کار بەدەستی ئەو سیحرە شەو لە خەودا دەمخنکێنن. هەموو تێگرا داوای پێکێنانیان دەکرد و قالە لە هەمووان شێلگیرتر بوو. لەبەر مامۆستا دەپاڕاوە کە زۆریم لێ بکاو ئەو سیحرە ببینێ. ئاخری دوای خۆگرتنێکی زۆر گوتم دەبێ منداڵێکی ناباڵغ بێ و ئەو سیحرەی لێ بکەم. قالە بە سوێندانەوە ڕەش دەبۆوە کە من ناباڵغم، درۆشی دەکرد. قاقەزێکم هێنا، چەند چوارگۆشەیەکم لێ کێشا و پڕم کرد لە ژمارە و حروفی عارەبی و وەک تاو زاد و ساد و ئەمانە. قالەم بردە ژووری مزگەوت، پارچێکم لە قاقەزەکە دڕی و خستمە باخەڵی و پێم گوت من و کەسی تریش تۆ نابینی، بەڵام ئەگەر دەنگت بێ دەزانین لەکوێی. ئەگەر ئەم پارچە لای خۆم بسووتێنم تۆوە خۆت لێ دێتەوە و دێوە بەرچاو. قالە هاتەوە ناو کۆڕ، کە زاوڕی لێ نەداوە و لە منیان دەپرسی چی لێ هات، بۆ کوێت نارد، فێڵمان لێ مەکە. قالە بۆ ئەزموونی تەواو کڵاوی بەدەمەوە گرت و چووە بەردەمی مامۆستا، هەڵ تروشکا و گاڵتەی پێدەکرد. گوتم ناتوانین بە چاو بیبینین،
با بە پەلەکوتێ و لاقاویشتن حەول بدەین بەڵکو دەنگی لێ دەرچێ هەموو ڕاست بووینەوە قالە لە ناوماندا چەقیوە شەق دەسەرینێک هەڵدەدەین پەل بەرەو دیوار دەکتوین و بە هەموو هێزی خۆمان شەقێک دەقالە هەڵدەدەین هەر قنگیش ناسوڕێنێ ڕەنگە پتر لە سەعاتێک بەرشەقماندا ئەو هەردەمی لێ خوار دەکردینەوە و لای وابوو نایبینی هەستمان کرد کابرایەکی گوندی بەوێدا دێت پارسە دراوەکەی سیحرەکەم خستە ناواگردانی سەماوەر دوو کەڵی هات و گوتم ئەوە تا قالەوە خۆی لێ هاتەوە ئیترە و هاوینا گەمەی هەرە خۆشمان غەیبکردن و تێ هەڵدانی قالە بوو کە هەموو جارخۆی دەپاڕاوە غەیبی بکەین و هەڵوای بە شەقانی بۆ بگێڕین تەنانەت ڕۆژێک هەمومان لە بەندی وشتەپە مەلەمان دەکرد قالەم غەیب کرد چونکە شڵپەی لە ئاو دەهات لەسەر یەک تێمان هەڵدەدا تاوای لێ هات دەگریا و دەیگوت مامۆستا بۆ خاتری خوددا بمەلا ڕەحمان بڵێ وا خۆم لێ بکاتەوە خونگم دێشیە های هوو کوڕەخواوە دەنگی خۆیەتی دیسا تێی هەڵدان ئەو دەنگ و باسی غەیب بوونا هەر لە زمانی قالەوە کەوتە ناو ئاوایی پیاوان ترسیان ڕێنیش بوو نەوەکە من ئاوا خۆم غەیب بکەم و خوا نەخواستە بسمە جەستەی کچ و ژنیان ناچار سیحری غەیبکردنمان بەربەست کرد سەیری خۆش لەوەدایە پاش چەند ساڵ ڕۆژێک لە شاری سابلاغ بە مزگەوتێکە ڕادەبرم دیار بوو خەڵکی زۆری لێیە پرسییم گوتیان مەلایەک ئیجازە وەردەگرێ و شیرنی خواردنی ئەوە چوومە ژوور دیتم هەمان قالەی سوختەکەی خۆمە جبەیەکی تازان دەبەر کردووە ئیجازە نامەی دەخوێندەوە کە شوکر بۆ خوا بۆتە مەلا چووم لە پەنای دانیشم و پیرۆزباییم لێ کرد گوتی مامۆستا بیکە لە ڕاهی خوددا ئەو دوعایان فێرکە کە منت پێغەیب دەکرد گوتم زندۆکە ڕازی نابن با پیر بی ئەو دەمتێت دەگەێنم کە چۆنە لە وشتەپا ئاومان لە بیرێکی زۆر قوڵ بە سەتڵ و گوریس هەڵدەکێشە جارێک لەو ئاو هەڵێنجانە قرچە لە پشتمەوە هات و پشتم کوڕ بۆەوە و ژانی زۆر گرانی دەکرد شکستە بەندێک لە دێدا بۆی هێنامەوە جێ و چەند ڕۆژان لەسەر جێکەوتم سەید عەوڵاشێتەیەک هەبوو مەسخەرەی ئاغایان بوو کچێکی لە وشتەپە خواست هاتە حوجرا کە بچین مارەیکەین گوتمان حەقی مارەبڕانت نەهێناوە سوێندی خوارد کە ماوەی بدەین تا دەچێتە بۆکان دووکە لە قەند و تۆپێککەتانی مێزەرمان بۆ دێنێ گوتم خۆت دەزانی بەستن هەیە ئەگەر درۆ بکەی دەتبەستم ئیتر درۆی کرد و پێمان پێدەکەنی کە دەستی بڕیوین منیش دەمگوت بەستومی شەوی زاوایی بەسترا بوو هاواریان بۆ هێناین جوابمان نەدانەوە هاواری بۆ ئاغا برد بوو ناردی بە شوێن ماوگوتی منەوە پێنجکە لە قەند و دوو تۆپکەتانتان دەدەمێ بیکەنەوە هاتمەوە حوجرە و خەبەرماندایە کراوەتەوە کابرا بوو بە زاوە دەسا باوەڕکە نەبەست بوومان و نەهیچ بەڵام ترسەکەی وای بەسەرهێنا بوو ڕۆژی جێژنەیەک دەگەڵ مامۆستا چوینە ماڵی عەلیاغا عەلیاغا کە نەخوێندەوارێک بوو بەڵام زمانی فارسی دەزانی پرسیاری لە فەقێکان کرد فڵان شت بە فارسی چییە بە فیسارەشت دەڵێن چی شعرێکی سعدیم لێ پرسیەوە کە دەڵێ چەند دەست کە گوڵم دین کە لەسەر گمبەدێ بەگژا بەسترا عەلیاغا گوتی ئێوە نەتاندیوە من لە شیراز دیتم گوڵ لەسەر گومبەزدا دەنێن گوتم نەتزانی گمبەد بە پیاڵە دەڵێن لەکوێدا لە بورهانی قاتیعدا خۆت دیوتە بەڵێ دابچن بورهان بێنن ئەم بەڵێەی من درۆ بوو نەمدی بوو لە مەلا قادرە پیرەم بیست بوو کە زۆر فارسیزانی چاک بوو هەر مانای گومبەدی لێدرایە و پیاڵە نەهات هەموو گیانم وە سەر ئارەق گەڕا ئاخری تووشی هاتن کە گومبەد بە مانا پیاڵە هاتووە بە زاهیر قسەی من سەرکەوت بەڵام ئێستاش پاش 46 ساڵ تابیرم دێتەوە شەرم دەمگرێ درۆی بۆ چ بوو بابم گوتپایە مەلا قادر وای دەگوت ئیتر تۆبەیەکی وای پێکردم کە بۆ هەمیشە تەنبیە بوو زۆر کەسی تریشم دیوە کە شتێکی بۆیان گێڕانەوە دەڵێن بەسەر خۆمان هاتووە بەڵام ئەوان ئەویان باشە درۆشیان لەسەر سوور بێتەوە شەرم نایانگرێ لەو شتەپا دەچوومەوە ماڵ جارێک لەو سەفەرانەدا خوابرایەکی دیکەی بۆ ناردبووم کە ناوی نرابوو سادق جارێکی ترچوومەوە باوکم نەخۆش بوو ناردمیە سابلاغ بۆ لای دکتۆر یۆناتانی کۆنەبرادەری تا من چووم و دەرمانم بۆ هێنا بە ساغی فریا نەکەوتم و لە ئاخردەمی گیاندانیدا گەیشتمە سەری و هەتی و مامەوە بە مردنی بابم ڕووپەڕێکی ژیانم هەڵدرایەوە و ڕووپەڕی دەورانی منداڵیم دادرایەوە بێجێی نازانم بە سەرچڵی تا نەمبەستووە سەرێکی بدەمەوە ژیانی ناو فەقێیان بەڕاستی سەرنجڕاکێشە
ئەگەر کۆمەڵێکی هاوزمان و هاوڵاتی بە میلەتێکدا دەنێن بە بڕوای من فەقێ تا نەبوونەتە مەلا میلەتێکی سربەخۆن. هەر مەلایەکی وەک باوکی من دەیەوێت کوڕەکەی جێگەی بگرێتەوە. زۆر کەسی نەخوێندەواری بە ئیمانیش کە خۆشیان لە مەلاو یاسین خوێندن هاتووە کوڕیان دەنێرنە ناو فەقێیان. زۆربەی فەقێ کوڕە بێوەژن و کوڕە هەژاری جوتیارن. دەستنە حجرا دەبێ سواڵی نان لە ماڵان بکەن، بەشی جلک و شمەک لە ڕاتووە پەیداکەن کە بەهاران و پاییزان بە ئاوایی و هۆبانەوە دەگەڕێن، ڕۆن و پەنیر و کەشک و توتن سوال بکەن و خۆیانی پێ پۆشتەکەنەوە و شەکر و چای پێدابین بکەن. خەڵک لە زەکاتی گەنم و درا و بەشیان بدەن. خوێندنەکەیان چۆنە؟ چەند کتێبێک لە 100 ساڵەوە بۆتە باو، زۆر کەم وایە ئاڵوگۆڕ بکرێن. یانی بەرنامەی دەرس بە 100 ساڵ نەگۆڕاوە. دەرس گوتنەوەش هەر لە عۆدەی ئەوانەیە کە لەو کتێبانەوە فێرە خوێندن بوون و هەرگیز بەرنامەی تازەکردنەوە و دەستکاری تێدا دەکار نەکراوە. نەفەقێت تێدەگا چی خوێندووە و نەمامۆستا خۆی دەزانێت چی بە دەرس گوتوتەوە. لە 100 فەقێ یەک یان دوان هەڵدەکەون کە لەو حەوت خوانی ڕۆستەمە دەربچن و ببنەوە مەلای باش. ئەوی دیش هەمووی لە هەوڵی ڕێگا لە ناوەڕاست بەجێ ماون و سەر نەکەوتون. ڕێک و پێکی خوێندن و ئیمتحاناتی 3 مانگە و 6 مانگە و ساڵانیان هەر نەبیست بوو. خۆی و خۆی تەمبەڵ و ناتەمبەڵ بە یەک ڕێدا دەڕۆ. زۆربەی وەختیان بە چاوبڕکێ لەگەڵ کچۆڵان و قسەی شڕ و قۆڕ ڕادەبرێ. زۆربەی هەرە زۆریان ڕوتن، چڵکنن، دژوێنن. زۆر جەمیان نانی هەرزن و جۆیە و پێخۆریان ئەو شتەیە کە ماڵان بە خێردایان دەنێ. لە ناو ئەو هەمومای خەم و پەژارەدا داویانەتە باری بێعاری. شەوانی سێشەممە و جومعە لێ کۆ دەبنەوە و دەیکەنە بەزم و پێکەنین. کەمتر فەقێم دیوە زۆر گوێ بداتە باریایینی. هەموویان بەرامبەر بە شێخان بەدبین و بێعەقیدەن. گاڵتە بە زۆر شت دەکەن کە لای خەڵک گوناحە. قەسیدەی بوردیە هەیە کە عارەبیە و لە پەسنی پێغەمبەرە و بۆ بەڵالابردن و منبارەکی بەدەستی گەل دەیخوێنن. فەقەیەکی قۆشما کە ناوی نەزانراوە کردوویەتە گاڵتەجاڕ و بە خواردنی حوجرەی هەڵگوتووە و لە وەزن و قافیەشدا وەک قەسیدە عارەبیەکەیە. شەوانی جومعە لە پەسوێ کەسی فەقەیەکی لێبوو کۆ دەبوونەوە دەی قەسیدەی بەتنیە ورگیە بخوێندنەوە. ئەم چەند بەیتەم لەو قەسیدەیە لە بیر ماوە. فەقێینە چاکی بزانن مزگێنیەک و دەدەمێ، زیافەتێکی زۆر چەور بۆن دێ بەدەستی شەمێ، هەر چێشتێکی سوورچۆوە ساوارە لێ دوورکەوە، شەو و ڕۆژی حازرە لە حوجرە وەختی جەمێ. ئەستەغفر اللهی من ساواری و ئەلماشێنە، ئەگەر لە برسان بمرم شەرتە دەمی ناکەمێ. ئافرین مان بابەکر ئەتۆی تایفەی سەکر، زیافەتت وەک شەکر دەڵی نێ ئەو جارکەمێ. یەکێکی دەنگ خۆش دانە دانەی بەیتەکانی دەخوێندەوە و ڕادەوەستا ئەوانی تر بەگەل سربەندەکان دەخوێندەوە و دەیانگوت دەتێیکە لێیکە بە چاکی پاروانی لێ بکە، لولیدا قوتی بدا هەتا زگت دەجەمێ. یان لاسای خەتم و تالیلەی تەکیەی شێخانیان دەکردەوە، بە دەورەدا دەنیشتن چراکان خەفە دەکرد. سەر تالیلە بۆی دادەمەزراندن. لا ئیلاهە ئیلەڕنا تاوێکی باش بە کۆمەڵەمان دەگوت. ئەو جار بۆی دەگۆڕین داندۆک تێگرا وەک زەزمبوونی دەروێشان ملیان لێدەنا داندۆک 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 دەبووە ساوار هێل کاو زۆر شتی دی. لاسای قورعان خوێندن و تەکبیری جەژیان دەکردەوە. یەکێک ناوی وڵاتی بەدەنگێکی بڵنگ دەخوێن. مەسەلەن دەیگوت وە شاوەلەیە و بایزاوێیە وە قاڕنێیە و گەڵوان. دوای 2-3 ئاەتی وا ملی خوار دەکردەوە. گوێگران دەیانگوت پڵاو بنکڕ پڵاو بنکڕ پڵاو بنکڕ پڵاو بنکڕ لا بامیەتە لەنا ئیلا شلە قاورما پڵاو بنکڕ بە لەحم و شەحمەوە. گویا جارێک چەند فەقێ لێک کۆ دەبنەوە و دەست دەکەم بە غەیبەتکردنی هەرچی دێتە بیریان. کار زۆر درێژەی کێشاوە و گەیشتونەتە باسی مەلایکەتەکانیش. لە پاش هێندێک ڕامان یەکیان گوتوویە نەقڵی ئەوەیە خودای تەبارەک و تەعالا کاوڕە لەڕێکی بۆ برایمی پێغەمبەر ناردووە، سەری کەچەڵ کردووە هێندەی پێی بڵێ وەفەدەیناه بزەبح عەظیم. بەڵام جگە لەو جۆرە گاڵتە و گەپانە بە تێگڕایی لە نوێژ و ڕۆژوگرتندا زۆر خێرا بوون. بەڵێ هێندێک لە نوێژی سپەینێ تەمبەڵیان دەکرد، بەڵام ئەویشیان بە قەزا دەگێڕایەوە. لە زینا و داوێن پیسی زۆر بە دوور بوون. حەز لە کچانکردنیان لە دەستبازی وەگە ڕێک کەوتپا ماچ و موچێک تێنە دەپەڕی.
ئەو چەند ساڵەی فەقێ بووم نەمبیستووە فەقەیەک لەسەر ژنگ گیرابێ دوو جاریش لە بیرمە کە فەقێ کیژی دڵخوازی خۆیان هەڵگرت بێ ئیمانیان بەخوا و قورئان و ئیسلام پتەو بوو منیش کە چەند ساڵێک لەناو ئەو کۆمەلگایەدا ڕام بواردووە و شەو و ڕۆژم دەرباز کردووە دیارە لە ژیانی فەقێیەتی زۆرم پێوە نووساوە و خۆم پێگرتووە کاتێ لە وشتەپە فەقێ بووم لە شەوی 15 شاباندا کە جێژنی بەراتە وەک باوە قورئانمان هێنا و یاسین و دوعای بەراتمان خوێند ئەسعەد بەشداری نەکردین گوتی ئێوە بەو دوعا خوێندنە لە باتی ڕۆژی زیاد بوون لە ڕزق و ڕۆزی بێبەش دەبن من تەجرەبەم کردووە گوێمان پێنەدا و خۆشمان لێ تووڕە کرد جاران کە هەموو بەیانان هیچ نەبا ماستێک شیرێژێکمان دەست دەکەوت بەیانی ئەو ڕۆژە نانی گەنمیشمان نەبوو دووسێ لەت کەنانە جۆی وشکەوە بوومان خوارد ئەسعەد پێمان پێدەکەنی و دەیگوت ها نەمگوت ئێمەشی پەشیمان کردەوە گوتمان دەسا چاری دەرچییە گوتی هەستن قوربان سفرەی نانمان لە ناو حوجرەدا بەر شەقاندا تامان دوو بووی هەروە دوای تۆزێک ژنێک بە قاپێک ماست و چەند نانی گەنمی تازە و گەرمەوە هات و گوتی فەقێکان نەزرم کردووە ئەمەم بۆ ئێوە هێناوە لە وشتەپا فەقەی جگەرەکێش بە زۆر نەفەسێک دوو نەفەسیان خۆڵق کردم تا بۆ خۆم فێر بوو ئەوسا دەیانگوت عەیبە تۆ لاکێشی ناچار توتن و پەڕم پەیدا کرد و لە سای هەواڵی نازستنەوە فێرە جگەرە کرام چەند جاران تەرکم کردووە و گەڕاومەتەوە سەری ئێستاش کە پیرم و نەخۆشم و دەڵێم بۆت خراپە بەڵام ئەو بەڵایم بۆ تەرک ناکرێ دەیان گوت کارخانەی قەندی میاندوا و زۆر جوان و خۆشە دەگەڵ فەقەیەکدا لەبەر وەرزێرێکی وشتەپەیی پاڕاینەوە گوتی چەوەندەرم دەگەڵ بارکەن لە بەیانەوە تا ئێوارە کامیۆنمان پڕ کرد شەو لەسەر بار سوار بووین بەیانی دەکەن کارخانە دابەزین تازە دەزانین برسیمانە و هیچیشمان لە گیرفاندانیە لە دەرکی کارخانە ڕێگەی چوونەژور و تماشایان نەدەین دەبوایە چاوەنۆڕیش بین تا بمان بنەوە چوینە سەر چۆم مەلەمان کرد برسی تر بووین نیوەڕۆ لە بن دیوارێک خوڕای زەگمان بوو مەلایەکمان لێ پەیدا بوو منی دەناسی نانی داینێ و کارخانەشی پێشان دەین ئاخری پاییز بوو بە دەشتی شاروێراندا دەهاتم تووشی بەنداوێک بوو ویستم بپەڕمەوە و کاڵە و پێتاودا نەکەنم فکر داربیەکی باریکم لەسەر بەندەکە دیت بە عەقڵی تەواوی خۆم دەسمە سەر چڵۆپکی دادێ و فڕەم دەداتە ئەو بەر بە ناشکری ناڵێم حیساب ڕاست دەرنەچوو چڵۆپکی دار داهات خستمیە ناوەڕاستی جۆگە و لە خوڕێدا قوم بوو بە هەزار دەرد هاتمە دەر سەرما هەموو گیانتەڕ و قوڕاوی غارمدا لە وسوکەند خۆم بە ماڵێکدا کرد ژنەکە هەردیتمی خودار بوو ئەی بیسمیللا ئەوە چییە؟ دایەکجان زندۆکەنیم فەقێم لەبەر تەندور خۆم وشک کردەوە